سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان بە ئومێدەوەی بتوانین لەم بەرنمەیەشدا خزمەتێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین بە ڕێزان جارێکی دیکە جەژنتان پیرۆز بێ و هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت ئینشاءالله. ئەمڕۆ لە پارکی ئازادی شاری سلێمانین دەمانەوێت جیاواز لە بەرنامەکانی دیکە لەگەر منداڵاندا گفتوگۆ بکەین بابزانین جەژن لای منداڵان چییە؟ بابزانین منداڵان لە جەژندا هەستیان چۆنە؟ بابزانین پێویستە گەورەکان چۆن هاوکاری منداڵەکان بن بۆ ئەوەی کە بتوانن منداڵەکانیان بە خۆشی جەژن بەسەر بەرن. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان بن بابزانین پەیامەکانی منداڵە جوانەکان بۆ بەرنامەی پەیامی تۆ چییە؟ چۆنی؟ جەژنە پیرۆز بێ. باشی؟ ناو چییە؟ تار. تایر؟ تار. تار؟ ئەها تار. سەرکەوتووی بە قوربان. تەمەنێت چەندە؟ 9 ساڵ. 9 ساڵی؟ بەڵێ. جەژن چۆنە بەلاتەوە؟ باشە. خۆشە؟ بەڵێ. باشە. باوە جەژنانەی پێی؟ بەڵێ. ئەی خەڵکی تر پێیان نای؟ دایە گەورە باوە گەورە؟ جارێ نەچوون بۆیە. نەچویت؟ نا. باشە تۆ لە جەژنە حەزی لە چییە؟ ئێوە بۆ خۆم حەزەکەم بچم بۆ شوێنان. شوێنان؟ پارکە بەلاوە خۆشە؟ بەڵێ. باشە. ئەی لەگەڵ هاوڕێکانتە نەچوی بۆ جۆلانێ و بۆ چەرک و فەلەخوانە؟ نا. حەڵەکە باوکتا چی؟ بەڵێ. ئەفەرەم. ئەی تۆ لە پۆلی چەنی؟ دەچم بۆ 4. باش کاکە تار حەزەکەی کە مەکتەبە تاقی بەچی؟ جارێ بیرم لەوە نەکردێتەوە. قوربانی بووم. جەژنە پیرۆز بە دووبارە. دەژنی تۆش. قوربان چۆنی؟ زۆر سپاس جانی من. ماڵی تۆیە؟ جان بڵێ. خواڵە نەسێنێ. زۆر جەژنی سپاس پیرۆز لێم و لای ئینشەڵڵا. هەست ئەەکەی ئەو خۆشیانەی کە بۆ مناڵی ئێستا دەستەبەر کراوە لە ئاستی پێویستدایە؟ وەڵڵاهی باشە تەقریبەن باشە خراپ نییە. شوێنەکان زۆرە بە ئامۆک و شوێنی یاریکردن و ڕاستیەکەیشی دایک و باوکێسە خۆی تەرخان کردو بە تایبەتی بۆ مناڵەکانی. سەردەمێمەوانە بۆ زانی؟ نەخێر نەوەڵاوانە بوو ناوەڵا بە تەشیدوانە بوو. شوێنەکان کەم بوو هەبوو نەبوویار جۆلانیەک هەبوو لیسکێنەیەکە بۆ گەرچووی نایە کاتی خۆی بۆ شێوازە. باشە هەوڵە داوە منداڵەکانت هێندە دڵخۆشکەی کە لێت ڕازی بن تا حەدێکی باشی شەڵە. باشە جەژن لای تۆ خۆشە؟ ئارەوەڵا هەست بە چی ئەەکەی لەم جەژنەیە؟ ڵاز بە دڵخۆشیەکەم. باشە ئەی لەم جەژنەیە تووشی شەڕۆشت نەبوو شکر؟ ناوەڵا لەشکر شەڕ ناگەم وەڵا. دەستە خۆش بێت. خۆش. ئەی بۆ لەگەڵ دایک و باوکتان نەهاتووی بۆی ئاگان لە تۆ بێت؟ کۆرە وەڵارەوە بە برادەرەکان خۆشەمەمان بێگاتی. جەژن خۆشە؟ ئارەوەڵا ساقە و باشە تۆ لە پۆلی چەنی؟ وەڵا لە شەشم. لە شەشی؟ بەڵێ. سەرکەوتوو بیشەڵا. قوربانە. کە خوێندنە تەواو کرد حەزەکەی بەچی؟ وەڵا حەزەم بوو مامۆستا. مامۆستا. ئارەوەڵا. ئەمە کاکە دەوەنە ڕستمێک ماگرە بە یەکەوە بۆ یادگاری لە بەرنمەکەمانە دەرچێت. قوربانە. سپاس. ساقە و دەست خۆشە بە ساقەدەم. وڵاتان لەبێ. جەژنتان پیرۆز بێ. باشی؟ حاڵە چۆنە؟ چۆنی؟ ئەم جەژنە بەلاتەوە چۆنە؟ وڵی تابڵی جەژنەکی بەڵام چۆنە کە زووماتە ساد و سەڕە. ئارەوەڵا زۆریش. خەوەن چەند مناڵی؟ وڵات چوار. خۆڵە نەسێنی. خۆش بسپاس دەکەم بێ. مناڵی تۆن؟ چۆنی؟ باشم. ناو چییە؟ سۆس. سۆزەگیان لە چەنی؟ دەچم بۆ 3. ئەی ئافەرم. باشە تۆ حەزەکە کە خوێندنە تاقی بەچی؟ مناڵ زۆر حەزی لە مامۆستایە وایە؟ چاکم زانی؟ باشە سۆزەگیان جەژن چۆنە بەلاتەوە؟ وەڵی خۆشە. ئەم جەژنە خۆش بوو؟ وەڵا نازانم. جەژنانە وەرگر لە باوە؟ ئەروەڵا. ئەیدایە؟ ئەروەڵا. ئەی ماڵی باوە گەورەیە ماڵی دایە گەورەیە؟ ئەروەڵا. باشە. ئەی چکرێت زۆر خوارد؟ ئەروەڵا. نابێت چکرێت خۆی هەدانەکانە دوای کلۆرە بێ ڕەژە بێتەوە. باشە تۆ حەزەکەی لە جەژنە چی بکەیت؟ چی بۆ پارک لە ماڵەوە بی لەگەڵ هاوڕێکان تابی لەگەڵ دایە و بابەیە بی؟ لە ماڵەوە. باشە وابزانام دەنگە خۆشە بۆ گۆرانی وایە؟ گۆرانێکم بۆ بڵێ دەین بە گۆرانی بزان سەوتە خۆشە؟ ناڵە دڵنگە خۆش نییە. بۆچی؟
تو هەر گۆرانێک مۆبلها کەناڵەکەیە کەناڵی مناڵان و ئەوانە گۆرانی ئەڵێنا کەناڵی پڵستان تۆ گۆرانێکی ئەوانە مۆبلە بزانم چیە زانیدی دایگان و بابەگیان باوڕێن بۆ چاویلان خۆشی شادیا ئانگ و گۆرانیە زروشتی جوانی ئەوەیە قەلا بەرچاو ناکەوێ سپاس دەمە درێژ بیت هەوڵ داوە بە پێی پێویست منداڵەکانە بێنیتە پارکەکان لە ڕووی دەرونیەوە کەشێکی ئارام بۆ بڕەخسێن بۆی ئەم منداڵانە بەڕاستی جیلی ئێمە زۆر نەقسمان هەبوو جیلی من جیلی جەنابێت زۆر نەقسمان لە ڕووی دەرونیەوە زۆر کێشەی دەرونی کاریگەری لەسەرمانە بۆ ڕەنگە زۆرجار لەسەر عەسابمان لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیمان لەسەر پڕۆسی هاوسەرگیریمان هەموو ئەمانە پەیوەندی بە مناڵی هەیە چونکە فرۆیی دەڵێ مناڵ لە 5 ساڵیە شەخسەتی خۆی بنیا دەنێت تا چەند هەوڵداوە کەشێکی لەبەر مناڵەکانە بڕەخسێنی بۆی کە هەستی ئارامێت تێدا دروست بێت دوور بە لە توروتیژی و لە شەڕەنگێزی و لە عەسابگەری ئەم شتانە وڵی حتا بە پێی توانە ئەوەندەی توانیمە ینی هاوکاریم کردن و یارمەتی ماوەن خۆشم ئیتر بە دڵی خۆشیان حەزیان لا شوێنێک بوو بێدڵیم نەکردن بەڕاستی بێدڵیکردنی مناڵ بە بڕای جەنابەت چ کاریگەریەک لەسەر دەرونی ئەو جێ دەهێڵێ بەتەئکید بێدڵی مناڵ لەسەر دەرونی کاریگەری زۆری هەیە دانێ ئەم مناڵە لە گەورەیە تووشی حەز بە نەقسی خۆی بکات تەمەنە چەنە لە پۆلی چەنی دوو دەرچی بۆ دوو ینی 7 ساڵێت سپێ دەگیان ئەم جەژنە چکرێتە زۆر خوار ئافرە دەستە خۆشە بۆی دانەکانە کولۆر نەبێ زۆر مەخۆ باشە ئەی باشە جەژن لای تۆ خۆشە حەزەکەی چی بکەی لە جەژدا کۆکەیتەوە ئارەش کۆکەیتەوە وایە باشە تۆ دەنگ خۆش نییە بۆ گۆرانی هاودا دێ گۆرانێکی و تۆش گۆرانێکمە بڵێ دەی ئافرە بزانم چ گۆرانێکم بۆڵێ بیرکەرە بزانێت چ گۆرانێکە لەبەرە ئا ڕۆژانە لەبەر خۆتەوە ئێڵەی لە ماڵەوە بەدەم یاریکردنەوە ئێڵەی باشە تۆ لەگەڵ کێ هاتی بۆ پارک لەگەڵ ئاغاناتم لەگەڵ باوکت باشە بە قوربان گۆرانی بۆ ناڵێ ئێستا دەستە خۆش بێت ناو چییە؟ شانیا شانیا گیان لە پۆلی چەنی دەرچم بۆ سێ ئافرم تۆ لە جەژنە حەزە بە چییە؟ وەڵا حەزم لێ لە ماڵەوە بوو بۆچی؟ ئاخرت بووە تەلەڤیزیۆنکەی؟ نە باشە شانە گیان تۆ حەز بە چی یاریەکی مناڵانە؟ جۆلانەیە چەرخ جۆلانێ جۆلانێ بەس ئاگا لە خۆ بێ نەکەوی لەسەر جۆلانەیە ها هاوڕێکانە پاڵی گەورە و پێوە بنێن دوایی بکەوی وانە؟ بەڵێ یاڵا دەی تۆش گۆرانێکمە بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە ئەی پارێزم پڕ بەدڵ خۆشم ئەوەیە وەکو گۆڵ سەربازی گەل و خاکەم ڕۆڵەی چست و چالاکەم کوردستانە پارێزم بە هەموو توانەوە هێزم سنگم دەکەم بە قەلغان بۆ بەرگری میشتیمان سپاس دەست خۆش شەغڵێکی بۆ لێ بەندەی دەست خۆش چۆنێ باشی ناو چییە؟ لازیە لازیە؟ لازیە گەن لە پۆلی لە مەکتەبی؟ نا یا لە باخچەی؟ باخچەم باشە لە باخچە چی فێرکراوی حەزی لە چیە لە باخچە؟ حەزم لە هەموو شتێک هەموو شتێک باشە گۆرانی زاری؟ ئەگەر گۆرانێکی باخچەم بە بڵێ دەی لە باخچەی خەونی مناڵ ژنەم دێوە گوڵی ئەو دادانەی کارەوەن وەک چاو خۆشم ئەوەن زانیاری و ئامۆژگاری چالاکی و خۆش و یاری ڕازاوی دادن پێشکەشی ئێمەی دەکەن بۆیە ئێمە جوان و گوڵ سپاسیانەکەین بەجڵ دەست خۆش لازۆگیان لەگەڵ کیاتی بۆ پارک؟ لازیە لازیە؟ باشە دەورە پێشەوە بە قسە بکەین لازیاگیان لەگەڵ کیاتی بۆ پارک؟ لەگەڵ لاڤین و ئەوان باشە تۆ لە جەژنە حەزت لە چییە؟ حەزم لە چکلێتە چکلێت نازانی بۆ دانە خراپە؟ ئەخۆم یەک دانم خواردووە ئەی ئافەرەم زیاتر نەخۆی باش؟ دەست خۆش سپاس ناڵی جەنابتە؟ نەوەڕە خوشکەزامەوە خۆڵەتە نەسەنی ئینشاءڵڵا تا چەند هەستەکەی مناڵ لەگەڵ کەشێکی لەباری بۆ بڕەخسێنیت
لە ڕووی دەرونی ئەو منداڵە هەست بە ئارامیەکات هەست بە دڵخۆشیەکات لەسەر پرۆسەی پەروەردەکردنی ئەو مناڵە لە کۆتاییە مناڵێکی دەروون تەندروستی لێ دەرەچێت. بێگومان یعنی خوڵقاندنی جەوەکان بۆ مناڵەکە تەسیرێکی زۆری هەیە. بۆ نمونە ئێستا ئێمە لەوانەیە خۆمان ینی با بڵێن بە حکمی ئەم وەزعیکەتی کەوتون دڵمان خۆش نەوێ بەڵام لەگەڵەوەشە مناڵ تاوانی نییە بۆ ئەوەی ئەو مناڵە یعنی با بڵێن لەگەڵ ئەم کەشی ئێمە گەورە نەبێت تەوان ئێمە ئەبێ جەوێکی وا بڕەخسێنین کە ئەم مناڵە با بڵێن ئەو تەسیرێ لێ نەکاکە وەکو خۆمان ئێستا لە ناوی ئاشین. زۆر جوانە پرسیارەکە منیش ئەوەیە ڕاستە ئێمە ڕەنگە لە قەیران نابین ڕاستە لەوانەیە دڵمان خۆش نەبێت ڕاستە لەوانەیە کێشەمان هەبێت لەگە چوادەورەکەمانە بەڵام با هەوڵ بین تێکەڵاوی ئەم کێشانەی خۆمان نەگوازینەوە بۆ سەر پەروەردەی مناڵ و کاریگەری چکۆمەوان گوناحیان چێ باجێم هەڵە ئێمە بنوانە ئێمە شەرم بەستەکەمانەوەیە بێگومان بڵێن مناڵەن ئێمە لە قەیرانین لە شەڕین بەڵام چییە مناڵ تاوانی نییە زیاتر ئێمە دڵخۆشیەکەمان بەهۆی مناڵەکانەوەیە کە هاتینەوەرە. ڕەخساندنی جەو بۆ منداڵ وتمان کاریگەرێکی باش لەسەر دەروین دروستەکات ئەگەر پێچەوانەکەی وەرگین ئەگە تۆ مناڵەوەکو پێویست بەدەمیەوە نەچیت نەیبیتە دەرەوە فشارەکانی خۆی خاڵی بچکۆ مناڵ بەڕاستی بتوێنێتەوێ وزەیەکی ئێژگار زۆری تێدایە بۆ خاڵیکردنەوە تۆ ئەگە لە پارکێکە خاڵی نەکەیتەوە لەوانەیە لە ماڵەوە خەسار بات زەرە بە مناڵی تر بگەێنێوانە طبعا وایە ئەمەش تەسیرەکاتە سەرچی تەسیرەکاتەوەی کاتێ ئەم مناڵە گەورە بێت ئەوەی یعنی لە مناڵی چی تیاو بێت لە گەورەیە تا ڕنگ ئەیاتەوە لەبەرەوە یعنی وا باشترە کە با بڵێن جەوێکی نۆرماڵ یعنی جەوێکی ئاسایی بۆ ئەو مناڵە بڕەخسێنرێ بۆ ئەوەی لە کاتی گەورە بوو با بڵێن ئەو تەسیرێتیان ئەوێنێت چێ بۆ دایکان و باوکان بۆی کە هەوڵ بن منداڵەکانیان جێکی بۆ بڕەخسێن کەشی بۆ بڕەخسێن کە دوور بێ لە تونوتیژی بۆ ئەم منداڵانە لە ڕق و لە تۆڕەبوون و لە هەڵچوون بە دوور چکم بەڕاستی بتوێنێتەوێ تەمەنی و ئێمە و جیلی ئێمەمانە من بەڕێزت ئەمانە جیلێکی تا ڕادێک عساب گەرمین جیلێکی تا ڕادەیەک تووڕێن جیلێکی زوو هەڵەچین ئەمەش ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی سەقەتی کۆنی ڕابردووی ئەم میلەتی ئێمە هەوڵ بدەین چۆن هەوڵ بندایک و باوکان تێبگەێنی کە کەشێکی لەبەر و منڵەکانە بڕەخسێنن وەکو وتم ینی با بڵێن بۆ ئەوەی ئەم کاتی ئەم مناڵە بۆ ئەوی لە گەورەیە ڕنگە یعنی ڕنگ باتەوەتیایە ئەبێ ئێمە کەشێکی وا بڕەخستێنین بۆ منە ئێستا ئەمڕۆ جەژنە قەیچێکە تۆ دڵت خۆش نەیە با مناڵەکە دڵی خۆش بێ بیانی بۆ ئێرە بۆ ئەوەی بێگومان چی بێت ئەو جەوەی ئێرە وەربگرێت هەر مناسبەیەک هەبێ یعنی مناڵ حەقی خۆیەتی کە با بڵێن وەکو مناڵی خۆی بژیت نەک با بڵێن وەکو ئینسانێکی گەورە یان وەکو با بڵێن لەم زولفەی ئێستا بژیت. لاسۆ چی؟ لاسۆ لاسۆ؟ باشە لە پۆلی چەندی؟ 6 ساڵی؟ تەمەەن درێژ بیت ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ گۆرای نابان بۆ ئەی شعرێکم بۆ بڵێ شارچی شعر نازانی هۆنراوەیەکم بۆ بڵێ بەبا بچکۆلە مەگری دەی بابا بچکۆلە مەگری بەخۆڵە دەستی گیراوە لای تۆ داناوە لێ تۆ داناوە منیش وەک تۆ مناڵم مناڵم خەریکی گەڤوگاڵم باشە جەژن خۆشە بەلای تۆوە حەزی لە چێ لە جەژنە سارە سارەت پێبێ باشە ئەی چکلێت و زۆر خوارم جەژنە سەیری مامەکە کامێراکە چکلێت و زۆر خواردووە ئەگا لە دانەکانە بێ گوڵەکەم باشە چکلێت و شیرینی زۆر مەخۆ باشە باشە دەی بای بۆ کامێرەکە بکە دەی بای هەیەت بەڵێ ئەی ئافرم تەمەنە چەنە؟ 14 ساڵی یەخوا تەمە درێژ لە پۆلی چەندی؟ دەچم بۆ 8 درێژ بیشەڵا لە جەژنە حەزی لە چییە؟ وڵات بەیانیان بچی بۆ مزگەوت و لە مزگەوتە دوونیۆش بکەی ترێ ئێوارانیش جەژنە پیرۆزە لە هەمویانکەی باش ئەم جەژنە بەلاتەوە خۆش بوو هەستە کرد ئەم جەژنە خۆشە وڵا ئەم جەژنە لە هەموو جەژنەکانی تر خۆشتر و پیرۆستریش باشە تۆ لە جەژنە حەزی لە چییە؟ لە گەڕان و سەردانکردنی ماڵان و هەندێ جەژن پیرۆزەی لە خەڵکان باشە لەگەڵ دایە و بابای ڕۆشتی بۆ جەژنە پیرۆزە بۆ سەردانی خەست بکە سوکات هەرەوەڵان دێ باشە ئەی بینێ لەگەڵ چکلێت و شەربەت و شتا چۆنە؟ وڵا زۆر ناخۆ ڕخم لە شیرینی باشە تۆ شعرە گۆرانی هێشتا نازانی؟ داژێر نەکەم هۆناروێ نازە هۆنراوەیەک لە مەکتەب خوێن دەبێتە لە قوتابخانە؟ بیرم نایە هیچ باشە داواکاری چێ لە دایکان و باوکان بۆی کە
کەشێکی لەبار بڕەخسێن بۆ مناڵەکانیان بۆی مناڵەکانە دڵخۆش بن. وا بەهۆی ئەم هینەوە پێویستەکە هەموو مناڵێک دەست بە خۆیەوە بکرێت و کەم مەسرف کا بە دایک و باوک لەبەرم قەیرانە. ئەگەرشان لەخوا نەچنە سەر جادە ئەوانە وانە بەڵێ ئەمە درێژی ئێستا خۆش بیا چۆنی باشم. ناو چییە؟ ئەحمەد تەمەنت چەنە؟ ڕۆشتم بۆ یانزە. ئافرەم ئەحمەدیان. باشە جەژن لای تۆ چییە گەێنێ خۆشە جەژن؟ بەڵێ ئەم جەژنە چۆن و بەلاتەوە؟ وەڵای خۆش هاتن بۆ پارکێکی ئاوا تۆ دڵخۆشەکە؟ بەڵێ حەزەکەی چی بکەی لە جەژنە؟ وەڵای حەزەکەم لەگەڵ ڕەفیقەکانمە بڕێن بۆ شوێنە. ئەیدای باوی لەگەڵ نێتۆ؟ نەوەڵا باش ئەی شعرەیە گۆرانێ شتە نازانی؟ وەڵای گۆرانی ئێزانم بەس جای نێڵە دەی بۆ منی بڵێ باشە بزام دەنگە خۆشە دەی نەوەڵا نیوە ئێزانم دقیقا نیوەکەم بۆ بڵێ ئەو نیوەکەی تری قەیناکە باشە؟ ئەرە ئامینێ 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 قەڵای دەردم ئامینە بەوێ دەوێ نەخشینە بەو چاوە جوانانت ڕۆحلت کە من ببینە سەرگۆڵی گوڵی باقی قالا و شێم حێدینە ئەو دووسێ ڕۆژە ژینە لای بەرە قوربوتینە خۆشەویستت ئەوینە ئەوینی ڕاستەقینە بۆی دەڵم خاڵە گەنجۆ بەو چاوانە دەمبینە خێڵی عەبدوڕەزاق سپاس سپاس چۆنی؟ باش زۆر سپاس. ناو چییە؟ من ئەلەن کاکە ئەلەندیان لە پۆلی چەنی؟ ئەم ساڵ دەرچم بۆ حوت. ئافرەم لە جەژنە هەستە چۆنە هەست بە چی ئەکەی؟ وڵای هەست بە خۆشیەک و یعنی زۆر هەست بە دڵخۆشیەکەم کە لەگەڵ هاوڕەکانمە ئەچمە دەرەوە بەڵام ئەم جەژنە هیچ وەکو جەژنی جارانە بۆ چونکە جەژنی جاران خۆشتر و وەزع هیچ یعنی باری دارێوانە نەبوو زۆر خۆش بوو یعنی دڵخۆش بووین و یعنی ئەمانتوانین بچین بۆ هەموو شوێن بەڵام ئێستا چونکە باری دارایی و حاڵ خراپ بوو داعش پێیا بۆ چونکە هەموو شوێنەکان خراپ بووە ناتوانین بچی بۆ هەموو شوێنی ئەم قەیرانوشتە کاری لە ئیشیەوەش کردووە؟ بەڵێ کاری لە هەموو شتە کردووە چونکە جەژنانەوە نەگرتووە؟ بەڵێ هەرم گرتووە. بەس کەمتر بوو لە ساڵان وایە؟ بەڵە زۆر کەمتر بوو چونکە ساڵان هەموو کەسە پارەی هەبوو جەژنانە بابە خەڵک بەڵام ئەم ساڵ کەس پارەی نەبووە جەژنانە بابە کەس هەنە کەس هەیە مامۆستا هەنە کەس دکتۆر بۆ نییە یعنی دکتۆرە مەعاشی زۆرە بەوەیە کە پارەی نەماوە ئەوە خۆی ڕاستەکە ئەوەی پارە نەماوە. تۆ لە جەژنە حەزی لە چییە زیاتر؟ وڵی لە جەژنە حەزمەوێ بەس لەگەڵ هاوڕەکان ماچمە دەرەوە و بێژگەلەوە هیچی ترم نییە بەس لەگەڵ هاوڕەکان. لێت و شیرینیا چۆنی؟ وڵا ناخۆم. ئەلەگە پارە خەرجکردنە زیادە ڕۆی ناکەی زۆر سەرف ناکەی؟ نا. بۆی ئەگەر لە حاڵی گیرفانی خۆت بێ ئێستا تواتی بۆم پارکە نابێ هەمووی خەرجکەی بۆی کە ڕۆشتۆ کرێ تەکسیان کرێ پاسە پێ بمێنێ وانە؟ بەڵێ. نور ماشەڵڵا ناوەکەش خۆشە. لە پۆلی چەنی؟ لە چوارم ئای ئافرەم. جەژن چۆنە بەلاتەوە؟ زۆر جوانە. باشە حەزی بە چی جەژنە؟ وەڵام حەزم. چۆن حەزە بە ئەوە هەموو چەرک و فەلاکە هەموو یاریە خۆشە بنێش چکلێت شەربەت تەکاندنی گیرفانی باوە هەموو ئەمانە وانە؟ جەژنانە وەرگرت؟ ها؟ جەژنانە وەرگرت؟ چەندە وەرگرم جەژنە؟ وەڵا نازانم چەندە زۆرم. باشە تۆ لە جەژنە حەزەکەی بچیتە پارک یاری مناڵان بکەی بۆی کە دڵە خۆش بێ؟ بەڵێ لەگەڵ ماڵەوە حەزەکەی بچیان لەگەڵ ڕەفیقەکانتە؟ لەگەڵ ڕەفیقەکەم. بەڵام بێ ئاگاشی لە خۆ بێت نەچی لە سەر جادە جۆلانێ بە خێرایی نەکەی بۆی نەکەویتە خوارەوە وانە؟ باش. گۆرانی نازانانی گۆرانێک مۆ بڵێ؟ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی نازانم. لەگەڵ ئەرجوان ئەی شعر نازانی؟ تۆ چۆنی؟ معروفەتی کوردی؟ ئەوە میوان لە ماڵی خۆم. شلۆن سەحتەک؟ زێنە؟ وێنە هەلەک؟ منی دیالە. دیالە. سليمانة حلوة؟ اي هواية حلوة عجبتني صديقاتي لأني هواية أرجوان. هاي صديقي؟ ايوه صديقتي أرجوان. شو اسمك؟ زينب. زينب؟ اي زينب ضاري. اسم زينب حلوة زين؟ اي يلا شكرا لكم. عفوا. كردي؟ من باوكي أوانا ميواني خوم. عربي كم يوني فتن؟ لديالة وهاتن. باشا. لججنا
پێویستە چۆن مناڵەکانمان دڵخۆشکەین بە قەناعەتی بەڕێزت بقناعات يعني ام باركي ازادي جافيلاند واوانه اوانه هم باشن الحمد لله باش ليره باشە ئەگەر مناڵ بینە دەرەوە جوێکیان پێوەرگرین کەشێکیان پێ هەز ناکەی دەروونیان ئارام بێتەوە دڵیان خۆش بێت خۆشەویستیان بۆ دایکی وەکیان زیاد بێوانە شلون والله منال خم هوانا يعني زور حظ لاوشته يعني باشە زۆر کەس دەڵێن گلەیەوە کەناڵن قەیرانی داراییە و موچەنی و ئەم شتانە مناڵ تاوانی چییە بۆچی مناڵە بێت تێکەڵای ئەم کێشانە بکەین بۆ مناڵەکانمان نەهینێ دەرەوە جوێکیان پێوەرگرین ئێمە خۆمان ئەگەر دڵمان خۆش دەمێن کێشەیەکمانە بیان پارەمە لە گیرفانە بێت تا ڕادێک بێنینە پارکێ شوێنێک ڕەنگە نتوانانی پاری زۆریشان بۆ خەرجکەین بەڵام با هیچ نوێ جوێکیان پێوەرگرین وانە فارئجتك كم يعني توازاني معاش ڕاستەکەی مناڵش پێویستی بەوەیە کە جوێک وەرگێ وانە منال خم حظ ليره زان ابو هموي يعني بلاش يعني انجا لاي جافيلان جاكتو زقرانه يعني جناب تتوازاني جاء من تقريبا سوسيري كان نفر بس بليتي داخل بو تقريبا دوانزه هزار جاء ياريا كبا بستبين هزار تقريبا بنجا هزار ما شاء الله دفتر دولار ثاني هاي شلون يعني دفتر دولار 10000 دولار بس لكم اي باشە داواکاری چ لە دایک و باوکان بۆی کە مناڵەکانە بێنە شوێنێکی یاوە جيجني مبارك بيروز بو هم ان شاء الله ام وضع باش بو ان شاء الله لا كان کوردی زانن والله اوازاني باش کوردی زانی باشە ناو چییە ئەرجوان باشە لە چەنی لەسێ ئافرم گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی چی بەدڵی خۆت حەز لە چ گۆرانێکە چی ئەزانیەوە بۆ بڵێ الزينة يلا دي عيدنا بس كسينا بس يهصن لخوا بيانا بو برزي قومك ديكسن دست بتشاو لتانا داكت وطن على مامرو الخريكة هلطانو برزي زياري يقرن بسكوت رابرن سركوت على تشاو لتانا داكت وطن اي دس خوش جشن پیرۆز بێت جژنی تۆش پیرۆز زۆر سپاس لە جەژن هەست بە چی ئەکەی ئەم جەژنە چۆنە بەلاتەوە وەڵاهی جیاوازی پێوە دیارە چۆن جیاوازی خۆش نییە وەڵاهی بۆ خۆشینە بازێ ماڵ یعنی ناتوان وەکو پێشووتر جەژن بکەن تۆ لە پۆلی چەنی دەرەچم بۆ دا بەڵێ تۆ لە جەژنە حەزە لە چییە وەڵاهی جا بەسەرکردنەوەی ماڵەکان گەردە نازایی حەز لە پارک و ئەوە هەیە بێت یاری مناڵان بکەی بۆ خۆت وەڵاهی جا حەزم لێتی بەس یاری مناڵان بۆ گەورە بووی عیشی یارە وەڵا باش تەمانێت چەنە 15 ساڵ هێشتا مناڵی ماڵ ئەم جەژنە خۆش و بەلاتەوە خۆش بووە وەڵا بەسی تر هەستەکەی جەژنی ڕابردووتر خۆشتر وە لەم جەژنە بەتەکیت خۆشکارەکەی چییە وەڵی جا قەیرانی دارەیە ئارە وەڵام قەیرانی دارایی باشە تۆ داواکاری چ لە دایک و باوکان بۆی مناڵەکانە بێن بۆ پارک بۆی بیامەنە دەرەوە جەوێک وەرگرن بۆی دڵیان خۆش بێت وەڵی جا وەسعکاوە ئەمجا ئەبێ دایک و باوکان مناڵەکان بێنە دەرەوە بۆی جەوێ بگۆڕن ئەو شتان لە بیر چێتەوە بیانێنن بۆ ئەم شوێنانە بۆی جەوێ بگۆڕن لەم بەرنمەیەدا کە تایبەت بوو بە گفتوگوکردن لەگەڵ منداڵاندا منداڵە ئێسک سوک و ڕۆح سوگەکان ڕاز و نیازی دڵی خۆیان بۆ دەرکاندێن ئەوان پێیان خۆشە کە لە جەژندا بێنە دەرەوە و جەوێکی خۆش و خۆشی بەسەر بەرن لە پارکێکی ئاوادا یاخود لە هەر جێگایەکی تر بێت منداڵ نازانێ قەیرانی دارایی چییە و هەیە یاخود نییە بەڵکو منداڵەوە ئەزانێ جەوێکی خۆش بەسەر بەرێت هەندێکیش لە دایکان و باوکان بەو جۆرە پەیامەکانیان ئاراستە کردین کە پێویستە ئەگەر چی ئەمە قەیرانی داراییش هەبێت ئەگەر چی گرفتیشمان هەبێت تێکەڵاوی دنیای منداڵی نەکەین بۆ ئەوەی منداڵ جەوی ئارامی لێ تێک نەچێت بۆ ئەوەی منداڵ لەسەر پەروەردەیەک پەروەردە بێت کە دڵ و دەروونێکی ئارام و لەسەر خۆی هەبێت کە دوور بێت لە هەر تونند و تیژی و تووڕە و کێشە و گورگرفتێکی خێزانەوە ئێمە هیوادارین دایکان و باوکان لە دنیا و لە جیهانی منداڵ تێ بکەن منداڵەکانیان بێنە دەرەوەی ماڵەکانیان جەویان پێوەرگرن
ئەو تووڕەبوونەی کە زۆر جا مناڵ تووڕەبوونێکیان لە نێماڵدا بە دەرەوە خاڵی بکەنەوە بۆی کە منداڵ دەروونێکی تەندروست و ئارامی هەبێت بۆی دوور بێت لە تونوتیژی دوور بێت لە عەسابگەرمی دوور بێت لە هەر ڕەفتارێکی نەشیاو. پەیامێم جارەشمان لە پارکی ئازادیەوە لەگەڵ منداڵە خۆشەویستەکانە گەیشتە پایان. تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.